لە زانکۆی کەرکووک بڕیارێک بۆ خوێندکارانی کوردی بەشی یاسا دەرچووە کە نابێت بە هیچ شێوێک بە زمانی کوردی وەڵامی تاقیکردنەوەکان بدەنەوە. ئەمەش ناڕەزایی لێکەوتۆتەوە. لە چەمچەماڵ کچێک هەیە بەبێ ئەوەی ڕۆژێک چوو بێتە بەرخوێندن، ئێستا خاوەنی 12 کتێبە. سڵاوتان لێبێت. ئەو خوێندکارە کوردانی بۆ بەشی یاسا لە زانکۆی کەرکووک ئەخوێنن، هەر لە ئێستاوە پابەندی جێبەجێکردنی مافی زمان دەکرێن. بڕیارێک لە بەغداوە هاتووە بۆیان کە جگە لە زمانی عەرەبی بۆیان نییە بە زمانی کوردی وەڵامی تاقیکردنەوەکان بدەنەوە. ئەوانیش دژ بە بڕیارەکان ڕۆبایکەوتی تاقیکردنەوەکانیان کرد و گردبوونەوە. ژیلا تەیفوریەکێک لەو خوێندکارانەیە بە 1964 وت ماوەی 15 ساڵە بە زمانی کوردی ئەخوێنن. ئەمڕۆ لە ناو تاقیکردنەوەی نیوەی ساڵ پێیان وتون نابێت بە کوردی وەڵام بدەنەوە. دەڵێت هیچ کەسێک بۆی نییە ڕێگریمان لێ بکات و دەبێت بە زمانی خۆمان وەڵام بدەینەوە. خوێندکارەکان بڕیاریان وایە تا زمانی کوردی ڕێگەی پێنەدرێ نەچنەوە ناو تاقیکردنەوەکان. ئەمەش لە کاتێکدا ڕاگری کۆلیژ و مامۆستاکان ئامادە نین هیچ قسەیەک لەسەر ئەو بڕیارەی زانکۆکەیان بکەن. شەپۆلێکی بارانی زستانە بەڕێبێ و لە سبەینێ هەینەوە دەگاتە ناوچەکانی هەرێمی کوردستان و تا ئێوارەی ڕۆژی شەممەواتە 21 ئەم مانگە بەردەوام ئەبێت. سیروان ساڵە شارەزای کەشناسی بە 1964 وت هەندێک شوێن بارانەکای زۆر لێ نابارێت و لە هەندێک ناوچە بۆ ناوچەیەکی دیکە ڕێژەی دابارین جیاواز ئەبێت. بەگشتی پێشبینی کراوە لە نێوان 5 تا 10 میلیمەتر باران ببارێت. جگە لە باران شەپۆلەکە لەگەڵ خۆی بەفریشی هێناوە بە تایبەتیش ناوچە شاخاویەکان و ئەو زنجیرە شاخانەشی کە 1500 مەتر بەرزیان هەیە ئەوانە بەفریان بەباشی لێ ئەبارێت. ئەو لۆدا زۆرەی لە بەردەم فولکەی لای ناوچەی پیشەسازی سلەیمانی هەبوو ئیتر نامێنێ. ئەمڕۆ پاش کەمتر لە ساڵێک بەرزەپردی حەبسەخانی نەقیب لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود لای ناوچەی پیشەسازی سلەیمانی پاش تەواوکردنی کارەکانی کرایەوە. کەمتر لە خولەکێکی دەوێت لەم بەری شەقامەکە تا بچیتە ئەو بەری شەقامەکە وەک جاران ئۆتۆمبیل ڕیزی بۆ نابەستن. ئەمڕۆ پارێزگا و شارەوانی سلەیمانی ڕێوڕسمیکردنەوەی بەرزەپردەکەیان ئەنجامدا. یاسین ئەحمەد بەڕێوەبەری جێبەجێکاری پرۆژەکە بە 1964 وت پردەکە 200 ئۆتۆمبیل ئەگرێت. 5 ملیار و 800 میلیۆن دینار تێچوەکەی بووە. بەلای ئێمەوە ئاستی بناغەکردنی پرۆژەکە بەرزە و دەشمانەوێت هاوڵاتیان کارەکەمان هەڵسەنجێنن. لەیلا کچێکی کوردی خەڵکی چەند سەماڵە بەبێ ئەوەی ڕۆژێک چوو بێتە بەرخوێندن، خوێندەوارە و نووسەرێکی بەبڕشتی لێ دەرچووە. تا ئێستا 12 کتێبی نووسیوە، 8 چاپکراوە و 6 لە بواری ئابووریە. ئەو بە تەمەنی منداڵی لە ساڵانی نەوەتەکانەوە لەگەڵ خێزانەکەی ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستان بووە و دەرفەتی خوێندنی نەبووە، بەڵام فێری زمانی فارسی بووە و پاشان گەڕاوەتەوە چەمچەماڵ. لەیلا محەممەد لە چاوپێکەوتنێکی لەگەڵ 1964 ئەڵێت با هەوڵ و کۆشی دایک و باوکم و ماڵەوەم فێری خوێندن و نووسینەوە بووم. جگە لە زمانی دایک زمانەکانی ئینگلیزی و فارسی و عەرەبیش بەباشی دەزانێت. لە ساڵی 2019 توانیومە ئەو دەڵێت توانیومە 12 کتێب بنووسم، بەڵام 8یان چاپ کراوە. لەو 8 کتێبە 6یان تایبەتن بە بواری ئابووری، دوانیشیان لە زمانی فارسیەوە وەرم جێڕاونەتە سەر زمانی کوردی. سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەچێشم. ئەمڕۆ یەختێکی کۆزبەران لە کەناراویەکانی وڵاتی ئیتالیا نقم بوو، کۆزبەرێکی کورد خنکاوە. زیاتر زانیاریتان پێ ئەدەم. ئەو یەختە ژمارەیەکی زۆری کۆزبەرانی بار کردووە لە وڵاتی لیبیاوە بەڕێکەوتووە بۆ کەناراوەکانی وڵاتی ئیتالیا بۆ ئەوەی ئەو کۆزبەرانە بگەێنێتە بەشی ئەوروپا. لە کەناراویەکانی وڵاتی ئیتالیا یەختەکە نوقمە بێ. یەکێک لەو کەسانەی کە نقوم بووە کۆزبەرێکی کورد بووە بەبێ ئەوەی هیچ ناو شتێکی ئاشکرا بکرێت، بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە دەست 1964 کەوتووە یەکێک لەو سەرچاوانەی کە لە نزیک ڕووداوەکە بە ئێمەی ڕاگەیان ئەڵێ خەڵکی گەنجێکی خەڵکی پشدەرە. تاکو ئێستا نازاندرێت ئەوانەی کە ئازاد بووینە یاخود باڵێن ڕزگاریان بووە لەو ڕووداوی نقومبوونە هەمویان خەڵکی چ وڵاتێکن، بەڵام باسلەوە ئەکرێت کە بەشێک لەوانە خەڵکی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بن.
بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.